بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم ئازیزانم، ڕۆژوگرانی ئومەتی محەممەد مصطفى صلى الله عليه وسلم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. کە خۆشحاڵم کە ئەم شەویش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. پێش هەموو شتێک بە هەندێک دوعا بکەین بە ئومێدی ئەوەی بە ئامینی یەکێک لە ئێوە ئەم دوعایە قبول ببێ و هەمومان خێری لێ ببینین. یا ڕەبی خودای لێت ئەپارێمەوە بە ناوە جوانەکانت. داوا لێ ئەکەم بە ئیسمی عەزەمت، یا ڕەحمان و یا ڕەحیم، یا غەفور و یا کەریم، یا حەی و یا قەیوم، ويا بديع السماوات والأرض، ويا الله ويا الله ويا الله، ويا أكرم الأكرمين، ويا أرحم الراحمين، ويا ذا الجلال والإكرام. يا ربي خوای لە گوناحەکانمان خۆش ببی، یا ربی خوای لە گوناحەکانمان خۆش ببی، خوای ئەو ڕۆژیانەمان لێ قبول بفەرموو، یا ربی خوای ئەو ڕۆژیانەمان لێ قبول بفەرموو، خوای تاعەت و عیبادەتی ئەو مانگەمان لێ قبول بکەی، خوای یارمەتیمان بدەی ئەو ڕۆژانی کەماون بە جوانترین شێوە بەندایەتی تێدا ئەنجام بدەین. خوای ڕەزامەندی تو بەدەست بهێنین، خوای دوعای مسلمانان قبول بکە، خوای دوعای مسلمانان قبول بکە، خوای هەر کەسێک لێ دەپارێتەوە، هەر مسلمانێک داوای هەر شتێککە لێ دەکا، مادەم داوای بێشەرعی ناکە، مادەم داوای قەتعی سیلەی ڕەحم ناکە، خوای لێ قبول بفەرموو، خوای لێ قبول بفەرموو، خوای ئاورەک لە حاڵی ئومەتی محەممەد بدەیتەوە، یا ئەکرەمە الئەکرەمین، خوای حاڵی ئومەتی محەممەد چا بکەی، خوای ڕەحم بە ئومەتی محەممەد بکەی، خوای ئومەتی محەممەد برینی گەلک زۆرن، خوای ساڕێژی برینەکان بکەی لە بۆ گەورەی و عزەت و جەلالی خۆت، یا ئەکرەم الئەکرەمین. ئامین. خۆشەویستانم، یەکێک لە هۆکارەکانی نەمانی بەرەکەت کە بەرەکەت لە ناومان هەر بستی تام و لەزەت و خۆشی نەمینێ، نەبوونی دڵسۆزیە لە ئیش و کارەکانماندا، نەبوونی دڵسۆزی، نەبوونی ئیخلاص لە ئیش و کارەکانماندا. هەر کاتێک کردەوەیە کە دید نەجاحی هێنا، هەر کاتێک کارێکە دید نەجاح و سەرکەوتنی بەدەست هێنا، بزانە خاوەنەکەی هەرگەڕی دڵسۆزی و ئیخلاسە بەرامبەر ئەو ئیشەی، کەواتە سری سەرکەوتنی هەموو کارێک هەبوونی دڵسۆزی و ئیخلاسیە لەو ئیشەدا. بەڵام بەداخەوە ئێمەی مسلمانان زۆر کەممان ئیلا ما ڕەحیمە ڕەبی کەوا دڵسۆزین بەرامبەر ئەو ئیش و کارێک کە دەیکەین، مخلیسین بەرامبەر ئەو ئیشانی کە لە بن دەستمانە. جا بۆیە هەر کاتێک ئیخلاس لە ناومان نما، دڵسۆزی لە ناومان هەر گیرە، یەقینت بێ بەرەکەتیش لە دوایوی هەردەگیرێ، یەقینیش بێ کەوا بەرەکەتیش لە هەموو ئیش و کارەکانماندا لە ناومان هەردەستی و نامینێتن. بۆیە خوای گەورە ئەفەرمی ئینە سەڵاتی وەنوسوکی ومەحیایە ومەماتی لله رب العالمین. ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام پێیان بڵێ قل ئینە سەڵاتی، نوێژم، سەربڕینم، ژیانم، مردنم هەمووی لە بۆ خودایە. ئازیزانم، بەڕاستی ئەگەر ئێمە ژیان و مردنمان لە بۆ خوا بێ، ئەبێ هەموو کار و کەسابەت و ئیشەکانیشمان لە بۆ خوا بێ، ئەو کات نەجاحەت دێنین، ئەو کات سەرکەوتوو ئەبین، ئەو کات بەرەکەت لە ئیش و کارمان دەست پێ ئەکا، بەرەکەت بە چاوی خۆت دەبینی لە هەموو ژیانتدا، لە ماڵ و منداڵت، لە ئیش و کەسابەتیت، لە مەعاش و پور و پاڵرت، هەر چیەکت هەیە، هەر کارێک دەیکەی، هەر ئیشێک کە دەیکەی، هەر وەزیفەیەک ئەنجام دەدەی، پڕ بەرەکەت دەبێ لە بۆت، پڕ بەرەکەت دەبێ. لەبەر چی؟ لەبەر تۆ ئەم کارە بە دڵسۆزی دەکەی، ئەم ئیشە بە دڵسۆزی دەکەی، ئەم ئیشە بە مخلیسی دەکەی. بۆیە خوای گەورە بەرەکەتی هاوێشتە کارەکانی. ئازیزانم، سری پێشکەوتنی ئەوروپا، سری تەقەدمی ئەوروپا لەسەر مسلمانەکان ئەوەیە، ئەوان حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تطبیق دەکەن، ئێمە تطبیقی ناکەین. ماڵعلم حەدیثەکە ئێمەیە، لە پێغەمبەری ئێمە ڕیوایەت کراوە، پێغەمبەری ئێمە تەوجیهی داوە،
بەڵام ئەوان کاریان پێکەوت کرد و پێشکەتن خوا بەرەکەتی هاوێشتە ئیشەکەیان بەڵام ئێمە پشتگوێمان خست و ئێهمالمان کرد ئەم فەرموودە و ئەم ئیرشادەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە هیچ بەرەکەتێک لە ژیانماندا نەما پێغەمبەری خوا دەفەرمی کە حەزرەتی عائیشە دایکی مسلمانان ڕەزا و ڕەحمەتی خودای دەبێ ئەژێرتەوە لە پێغەمبەری نازدار محمد المصطفى صلى الله عليه وسلم كأفرمي إن الله عز وجل يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه خوي جل وعلا حەز دەکات پێی خۆشە خۆشەویستە ئەو کەسەی کارێک دەکاتن کەوە ئیتقانی بکە ئیشەکەی بە جوانی بکە ئیشەکەی بەڕێکی بکە من پرسیارێک لە ئێوە دەکەم مسلمانان سڵتان دەدەم بە خودا چەندمان لە کارەکانمان بە جوانی و بەڕێک و پێشی ئەدای دەکەی هەموو مستەوایەکان بگرە لە هەموو مستەوایەکان بگرە لە گەورەی هەتا گچکەی چەندمان ئیشەکان بە دڵسۆزی دەکەی هەر کارێکی دەینی کارێکت بۆ بکە دەبین زۆر بە شەقە و لەقە دەکا زۆر بە بێسەروبەری دەیکا زۆر بە ئیهمالی و بە نادری ئیشەکەی دەکا ئەگەر دڵسۆز بێ بە کارەکەت دڵسۆز بێ بەرامبەرت و دڵسۆز بێ بەرامبەر خوا دڵسۆز بێ بەرامبەر محەممەد المصطفى عليه الصلاة والسلام بەرامبەر دین و شریعەتەکەی ئاوا ئیهمال ناکە کارەکەی زۆر بە دڵسۆزی دەیکا زۆر بە ئیتقان دەیکا چونکە ئیتقان یعنی دڵسۆزی لە ئیشەکەت جوانی لە ئیشەکەت یعنی ئیخلاص لە ئیشەکەت زە ئازیزانم ئێمە واوەی لاو زیڕەمان دێ لە بندەستی ئەو هەموو ئیش و ئیشە بێ سەروبەرانی کە دەکرێ هەر ئیشێک دەکەی حەز ناکەم ناوان بێنم چونکە ناوی چ بینم نازانم ناوی چ بینم چ شتێکەیە کە دڵسۆزی تێدا بێ ئیمڕۆ هەتا ناوی بینم چ شتێک هەیە ئیخلاصی تێدا بێ هەتا ناوی بینم نازانم هەر ئیشێکت بۆ ئەکەن ئیلا ئەو ئیشە نەقوسانی تێدا ئیلا پڕعی بوعارە لەبەر چی چونکە کابرا بە دڵسۆزی نایکە بە جەرگ سۆزی لە بۆت ناکە بە ئیخلاسەوە ئیشەکەت بۆ ناکە بۆیە ئیشەکە زۆر گرت و کاڵ و ناڕێک دەردەچیتن زۆر پاشی ماوەیەک عیب و عاری لێ بەدیار دەکەوی پاشی ماوەیەک یەک کۆمەرە چێشە لە بۆ دروست دەکاتن زە ئازیزانم بەڕاستی ئەو ئومەتی محەممەدنی عەلەیهی السەڵات وەسەلام بەڕاستی ئومەتی محەممەد ئەوە نەناسراوە و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەو پێغەمبەرەوە ئەو پێغەمبەرە ئەو ئومەتی ئەوە تەوجیه نەکردووە کە بەم شێوە بێ کە ئیشەکانیان کرد و کاڵ و ناڕێک و ناپێک و پڕ عیب و عار بێ ئەوروپا ئیشێک دەکا ئەو پڕ ئیتقانی لەگەر دەکا ئەوروپا کە شتێک دروست دەکا یان ئەتێسە سەر شتێک سەرکارێک ئەو پڕی دڵسۆزی خۆی لەگە بەکاردەینیتن بۆیە خوا بەرەکەتی هاوێشتە کارەکان بۆی پێشکەوتن بۆیە ئێستا لە هەموو شتێک ئەوان دەست پێش خەرن بۆ دۆزینەوە و بۆ ئیسیفادە و فائیدەیان لەو کارانەدا ئەو هەموو پێشکەوتنە علمیە ئەو هەموو پێشکەوتە زانستیە ئەو هەموو نیعمەتانە خوا بەوانی بەخشی لەبەر سڕی چی لەبەر دڵسۆزن بەرامبەر کارەکانیان مخلیسن بەرامبەر ئەو ئیشەی کە دەیکەن بە ئیتقان دەیکەن فێر و فری حیلەی تێدا ناکەن داخی گرانم تاجیرێکی ئێمە چوو بووە سین لە سین بە کابرای گوتبوو مع احتراماتم لە بۆ هەموو تازیرەکان برو تازیری باشمان زۆرن بەڵام ئێمە مع الأسف یعنی ئەو مەوادانەی کە دێن بە مودە لۆمان ئیش دەکە بە مودە هەفتەیەک ئیش دەکە دە ڕۆژ ئیش دەکە چار ڕۆژ ئیش دەکە کابرای تازیرەکە گوتبیە خاوەن مەعمەلە سینەکەی تۆ ئەو شتەم بۆ دروستکە ناویشتەکەی ناڵێن بەڵام بە مودەیەکی زەمەنی ئیش بکە مەسەن بەشی هەفتەی کە بەسە پاشان تێکسی ئەوی دیارە کەمیەکی زۆری بۆ دروست کردەوە و دیارە داوەتی کردەوە ساعب مەعمەلەکە کە گۆشتی بەرازی هێناوە یان ئارەقی هێنا و توی ناوی خۆم حرامە بەو مسلمانم چۆن ئەو شتانە دەخۆم تیکاکە ئەتوە فێر لە ئومەتی خۆت دەکەی هەموو ئومەتت ئیبادە دەکەی پێت حرام نییە ئەو گۆشتت پێ حرامە و ئەو ئارەقت پێ حرامە ئازیزانم ئەم کابرای سینە مخلیسە لە ئیشەکەی خۆیدا لەگەڵ میلەتی خۆی ئەمە دروست ناکە بیشی کوژی کابرای سینی ئەمە بۆ میلەتی خۆی دروست ناکە بەڵام بۆ تو دروست دەکە چکە تۆ مخلیزنی کە تۆ خائینی لەگەر خەڵکەکەی بۆیە بۆ دروست دەکاتن مع الأسف هەر شتێکی دەکڕی هەر شتێکی دەبەیتەوە ماڵ بەشی دوو هەفتەی دەکە پاشان دەسووتێ لەبەر چی چکە مخلیز نین لە ئیشەکەی ئەمانەوەی هەرزان بێزار بەس
دوو ڕۆژان بکە و بەڵام کابرا پێ ئەرباحی خەیاڵی وەرگری و ئیسیفادە لێ بکاتن زە ئەزیزانم بەڕاستی کاتێک ئەمانەوێت بەرەکەت بێتە ژیانمان بێ مخلیص بین لە ئیشەکانمان هەمومان مخلیص بین لە سەرێ هەتا خوارێ هەمومان بەبێ ئیستثنا هەر کاتێک ئیخلاص گەڕاوە ژیانمان دڵسۆزی گەڕاوە ژیانمان لە ئیش و کارمان لە تەعامل لەگە یەکتردا لە گوزەران لەگە یەکتردا لەو شتانی کە لە بەندەستمانن مخلیص بووین محقق بزانە خوا بەرەکە داوێتە ژیان گوزەرانمان محقق بزانە خوا بەرەکەتەکی زۆر دەخاتە بینمان هەرچی ناز و نعمەتە پێمان ئەبەخشی هەرچی لطف و کەرەمە پێمان ئەبەخشێ بەڵام کاتێک ئێمە دڵسۆز نەبووین بەرامبەر خوا بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرامبەر ئیسلام و ئیمان بەرامبەر ئەم خەڵکەی کە لەگەڵی دەژین محقق بزانە خوای گەورە قەت تەوفیقمان نادە قەت إن الله لا يهدي كيد الخائنين خوا قەت هیدایەتی خائن و ئینسانی فێڵباز و حیلەباز نادا قەت ئەو هەموو فێڵ و تەڵەکە بازی ئەەکەی بۆی دەوڵەمەند بی ئەزم لە خوا بترسە وەڵڵی هەمووی ئەەکەیتە دەرمان و لە ماڵ و منداڵ و لە خۆتی سەرف دەکەی هەمووی دەکبتە ژان و ئێش و ئۆف لە خوای بترسە مخلیص بە بەرامبەرە و ئیشەی دەیکەی تا خوای گەورە بەرەکەت باوێتە ژین و دینت خۆشەویستانم مسلمانانی پێشێمە زۆر مخلیص بوون هەر کارێکیان ئەکرد بۆ خوایان ئەکرد نەیان دێ هێش کەس بزانێ ئەسڵەن بۆ خوا ئەسڵەن بۆی نەبوو ناوبانگی پێدەرکا بۆی نەبوو شۆرەتی پێپەیداکە بۆی نەبوو دەنگ و باسی لە ناو تەلڤیزۆن و ئیعلام و ئەخبار بەراو ببێتەوە نەخێر ئەگەنە مەواقفی وا سەرسامان هەیە لە مێژووی ئیسلامدا واللهی ئینسان تێدا محەیر ئەبێ سبحانە مە چ ئیخلاسێکە مە چ دڵسۆزێکە یەک میثالی بەسیط ئەجێڕینەوە کابرایەک یەک لە قائیدی موسڵمانەکان دەگە جێشەکەی خۆیدا چەند شوێنێک فەتحکەن شوێنەکە زۆر عاسێ بوو فەتح نەدەکرا زۆر ئەزیەت و ئازاریان خوارد پاشان ئیعلانیان کرد چێ هەردەستیتن خۆی فرێداتە ناو ئەو حسنەیوان یانی ئەو قەلعەیوان خۆی فرێداتە ناو قەلعەکەیوان و دەرکەکەمان لە بۆ بکاتەوە تەوانەوە زۆر زەحمەتە ئەو کابرای فرێدەدەنە ئەو دیوی قەلعەکەی خۆ ئەزانی ئەمینەیانە هەزار تیر و شیری پێیاکەوێ فعلاً کابرایەک دەستی برن کرد بەڵام ئەم کابرایە ملەثەم بوو یعنی دەموچاوی بەسرا بوو ئەم کەس دەموچاوی دیار نەبوو فڕێیاندا ئەو دیوی فعلاً دەرکەکەی کردەوە کە دەرکەکەی کردەوە و مسلمانان هاتنە ناو قەلعەکە و فەتحی شوێنەکەی کرا نازانی چێە کاکە فلان بزرە کاکە چێ بوو فڕێماندا ئەو دیوی کەس نییە قائیدەکەی مسلمانان هەمویانی خڕ کردەوە پاش حەمد و سەنای کردنی خدای گەورە و ئەلوتفە و ئەو سەرکەوتنەی کە بەدەست هێنا بە لوتفی خدای گەورە پێی گوتن پێم خۆش ئەو کابرایە ببینم خێرتان دەگاتێ چێ یەک لە ئێوە ئەو کارە مەزنەی کرد کاکە خەڵاتی دەکەم کاکە ئەی کەمە پێشەوە ئەی کەمە قائید بەس با دەربێتن هیچ ئەوەندە تادیدی کردو ئەوەندە تەماعیدای کەس دیار نەبوو لە نیوەی شەودا لە خێمەی قائیدەکەی حرسەکەی هات گوتی قوربان کابرایە کاتێ ئیشی پێتە تی با بێتە ژۆر کە هاتە ژۆرێک کابرا خۆی پێچا بوو گوتی زۆرت حەز لێیە ئەو کەسەی کە ئەو فەتحە گەورەی بە قسمت مسلمانان کردو ئەو فەتحە بەسەر دەستیوی داهات بیناسی گوتی زۆریش گوتی باشە من هەوم بەڵام سێ مەرجم هەیە خۆم ئاشکرا دەکەم گوتی چییە یەکەمین گوتی لە ناوی باب و باپیرم نەپرسی چێیە فقط خۆمت پێ نیشان دەدەم بەس ئەتوش و لە ناویشم ناپرسی چێم دوو یەک مەعاشیشم بۆ زیاد ناکەیت چەندە دەیتە مسلمان هەر ئەوەندە لێوەردەگرم سێ نەشم کە قائیدە یان پلەیەکم پێ بدەیت تەواو خواعافیس خۆی پێچاوە ڕۆیشت سبحان الله کاتێک مسلمانان ئەوا بە ئیخلاص ئیشیان دەکرد خوا هەموو گەورەی و عزەتەکویان پێبەخشی بوو بەڵام هەر کاتێک مسلمانان وازیان لەو ئیخلاسەی هینا وازیان لەو دڵسۆزەی هینا بەرامبەر خوایان بەرامبەر پێغەمبەریان بەرامبەر ئیسلام و ئیمانیان بەرامبەر مسلمانان ئەو کات بەرەکەت هەستا لە ناومە هیچ بەرەکەت نەما بەرەکەت لە چی ماوە پێم بڵێ چ ئەکری خێری لێ ئەبینی چ شتێک هەیە کە فائیدەی لێ بکەیت زە ئازیزانم بەڕاستی حەقە ئێمە بگەڕێنەوە سەر ئیسلامەکەمان بگەڕێنەوە سەر ئیمانەکەمان بگەڕێنەوە سەر قورئانەکەمان بگەڕێنەوە سەر
ئەو ڕێباز و ئەو ئیرشاداتی کە محەممەد المستەفا صلى الله عليه وسلم بە ئێمەی گوتووە إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه ئەوە سری سەرکەوتن و بەدەستهێنانی بەرەکەتی ئێمەیە. تاکو دیدار بەخوای گەورەتان ئەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.